پێم بڵێ بەرزی نرخی بنزین لە ئێستا و کارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆ بەردەوام نرخەکەی بەرز دەبێتەوە خۆی بە تایبەتی لە سلێمانی چەند بڕی بنزینی پێویستە؟ سڵاوانە ئەڵبەت بە بەراورد بە هەفتەی پێشوو بۆر لترێکی بنزین بۆرسە جۆرەکە زیاد لە 50 دینار تا 75 دیناری چۆتە سەر بە جۆرێک لە هەفتەی ڕابردوو نرخی ئەگەر یەک جۆری وەرگرین بە نمونە نۆرمال وەرگرین 850 دینار بۆ ئێستا لە بنزینخانەکانی شاری سلێمانی 925 دینارەوە تا 75 دیناری چۆتە سەر بۆ دوو جۆرەکەی دیکەش بە هەمان شێوە ئەم بەرزبوونەوەی نرخە لە ناکاوە تا ڕادەیە بڵێ لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژان نزیک بە 100 دیناری چۆتە سەر بێگومان نیگەرانی شۆفێران و هاوڵاتیانی سنوورەکەی لێکوتەوە ئەوەی زیاتر نیگەرانی کردوون جیاوازی نرخی بنزینە لە نێوان شارەکانی هەرێم مەسەڵەن لە پارێزگای سلێمانی بۆ پارێزگای هەولێر نرخی بنزین جیاوازە ئەوە جیالەوەی کە جیاوازتر لە پارێزگاکانی هەرێم بۆ پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق هەڵبەت وەک ڕوونە لەوێ نرخی سوتەمەنی جێگیرەوە حکومەت خۆی سەرپەرشتیەکەوە بۆ هەر لترێ بنزین لەوێ 450 دینار دانراوەتە لە پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق ئەمە دوایەوە دێکە چەندین جارە مەسەڵەن حکومەت مژدانەوە دەکە کۆنتترۆڵ ئەم دۆخاکە چ لە ڕێگەی لابردنی باجی هاوردەکردنی وستەمەنی و ئازادکردنی بازرگانان تاوەکو زۆرترین وستەمەنی هاوردەی پارێزگاکانی هەرێم بکەن بەڵام لەگەڵەوەشدا بینی ناو بەناوم حاڵەتە دووبارە و چەندبارە بێتەوە وەک شۆفێران ئەڵێن بەرزبوونەوەکان زۆرن کاتی دابەزینی نرخەکان بە ڕێژەیەکی زۆر کەم دابەزێ ئەمە لە کاتێکە مەسەڵەن پێشووتر حکومەتی عێراقی بەشە لە بنزینخانەکانی شارەکانی هەرێمی تەرخان کردو بۆی کە خۆی بنزینی عێراقی هێنار کە بنزینی 750 دینارەکەی پێڵێن ئەوە وای کردبوو بەشێ لە شۆفێران ڕوو بکەنە ئەو بنزینخانانەی کە بە بنزینی 750 دانراون بزانم ئەگە دەرفەتە پێش شۆفێران خۆیان وەرەگرم سڵاو دەبێم کاتەوە باش بەڕاستە خۆ لەگەڵ تاینەمێ بزان شۆفێران لە دوو خێستای بنزینی رازین کە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکە 75 تا نزیک 100 نەبەخوا رازینم رازی چیم هەرچیەکی بۆ بنزخانەکەی هەرچی پەیاکی بکە دەچکم بنزخانەکەەوە داخلی بە 2000 بە 3000 زیاتریش نییە خەڵگەر 2000ەکە 3000ەکە لیتێ بنزین بە 925 دینارە کێ بەرپرسە لەمەی بنزینەوە بە شێوەی زۆر زیاد بەرزە بێتەوە دابەزینەکەی واللهی نازانم کێ بەرپرسە هەمی هەڵ من بەرپرسیم نازانم کێ بەرپرسە کێ بەرپرسە نازانم لە دوای پەسەندکردنی یاسای بودجێ عێراق هەوڵێکی هەرێمی ژاوشەوەی ناوڕاست و خواروی عێراق بنزینی بچێتە 450 دینار عێراق سەرپەرشتیکە ئەم جیاوازی بە حیاتی شتیوان نابێت لێرە بە حیاتی شتیوا سەر ناکرێت لێرە حتا بێ بەرزە بێتەوە لێرە لە کەرگوو بە 450 لێرە بە 925 دینارە نۆرماڵەکە ئەم بەزەکەی خوێن وڵی کوالەتەکەشی باش نییە نەبەخوا بەخوا بەعمەلی تەبرید نایە لێیە نەبەخوا کوالەتی باش نییە ڕەنگەمە تۆزە باشترێ بەڵام زۆر بنزخانە هەر زۆر خراپە بە دیارگەیەوە بەسمانم بنزینخانەی یار بەکوی گشتی و بنزینخانە ئەو بنزینانەی لە بنزینخانەکانی هەرێم لە سلێمانی بە دیاریکراوێن کوالەتیان باش نەوەڵڵا باش نییە نەوەڵڵا باش نییە وەکو شۆفێرانی تەکسی زۆرترین کات پێویستان بە بنزین وەکو وڵاتێکی یاسایی نەبن بۆتان دەرێنێ لەم زروپەیە کە بۆ نمونە موچەی موچە خۆران دابەش نەکراوە بنزین شتا دێ بۆ نرخەکەی بەرزە دێت نەبەخوا دەرینانە نەبەخوا دەرینانە ڕۆژ تارە 25 پیاکەوە بێ 15 بێ بنزینەکە بەشی چیەکە بەشیش بەزخانەکە پیاکرێتەوە کە بنزین بە گرانترەکردن نرخی کرێ هاتوچۆی ناو شار و دەرەوەی شاری زیاترەکەنیا خەڵگەر بۆ قورعانە هەر 2000 و 3000ەکەیە نەبەخوا خەڵک زیاتر نایە هەڵە بە 3000 ڕۆژ بە 2000 ڕۆژ مەر ئەوەیە بازین چەنێ گران بێ هەر بە 2000 و 3000ەکەی داخلێکە بەخۆ زۆر سپاس دەکەم بەڕێز هانامەوێ باز دەو بکەم طبعا من بەرلێ بێم پەخشی ڕاستەخۆکە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان قسەم کردووە لەسەر ئەو پرسیاری کە تۆ دووەکاری بەرزبوونەوەی نرخە چیە ئەوان یەک پاسایانەیە ئەڵێن خواست زۆرە تەڵەب کەمە ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان خواستیان لەسەر بنزینە بەڵام ڕێژەکەی کەمە بە هەموو هەرێمی کوردستان بە هەر چوار پارێزگاکەوە 7 ملیۆن و تا 8 ملیۆن لتری پێویستە لە 24 کاتژمێردا بە دیاریکراوی لە سلێمانی وەرگوی دارە سەربەخۆکەی ڕۆژانە پێویستی بە 2 ملیۆن و تا 3 ملیۆن لترە بەڵام ئێستا لەو ڕێژەیە کەمترەکە بۆی وای لێ دێ نرخەکەی زیاتر کەمە جالەوەی هەندێکیان پێوەستەکەن بۆی کە بەشە لە پاڵاوگەنە یاسایەکان داخراون بەتایبەت چوونی پارێزگا لێرەوەش بە ڕێژەیەکی کەمەڵەن کاریگەریە لەسەر بەرزبوونەوەی نرخەکەی دەستخۆش ڕزگار سوپاس بۆ تۆ بەڵام با دیمانەکان بە بەردەوامی لەسەر شاشەی کێنن بمێنێتەوە